دوو هاوڵاتی کوردی خەڵکی باکووری کوردستان ماوەی 12 ساڵە گۆڤار و پەرتووک و ڕۆژنامەی کوردی بەڵگەنامەکان بە شێوەیە دیجیتاڵی ئەرشیف دەکەن. جا تاوەکو ئێستا توانی ویانەکە هەزاران بەرهەم کۆبکەنەوە هەر هەمووشی لە ماڵپەڕێک بیکەنە ئەرشیفێک بۆی کە لەم و دوا لە نەناوچوون بپارێزرێت. ئەمڕۆ یەکێک لە دامەزرێناریانی ماڵپەڕی ئەرشیفی کوردی میوانی بەیانی 24 دەبێت کە گفتوگۆی لەگەڵ ئەەکەین سەبارەت بەوەی کە ئەو ڕۆژنامە ئەو گۆڤارانەی کە پەیوەستن بە کوردەوە و تەنانەت وەکو بەڵگەنامەیەکی دیجیتاڵیش ئەبێ ئەکرێت کە بەکار بهێنرێن و سوودی لێوەربگرێت لەم ماڵپەڕە ئەوە لەگەڵمانە بێت زیاتر باسی لەکەین کە چۆن بە چ شێوەیە کاریان لەسەر ئەم بابەتە کردووە چونکە بێگومان ئەوە لە یاد نەکەین کە هەر نووسینێک ئەکرێ ببێتە مێژوو بۆ ئێمە چونکە لە هەر نووسینەکە دیارە هەواڵێکە بۆ دیارە خەبەرێکە بۆ دیارە ڕووداوێک ڕوویداوە ئەمانە هەموو پەیوەستەکرێنەوە بە مێژوو گرنگەکە بپارێز. زۆر ڕاستە جاسۆوان زۆرێک لەو بەڵگە مێژوویانەی لەو نووسراوە دەستیانەی کە لە ڕابردوو لە مێژووی ئەدەبیاتی کوردی ئەدەبیات و ڕۆژنامەگەری کوردی هەبووە بەشێکیان ون بوون ینی بەداخەوە ئەرشیفی زۆر دەوڵەمەندی تێدا بە ون بوو بەڵام ئەم هەوڵی کە ئێستا هەیە ئەم هەوڵە وا دەکا ئێمە بتوانین پارێزگاری لە ئەرشیف و لە مێژووی خۆمان بکەن هەوڵێکی زۆر زۆر باشە و خەمخۆرانەیە و زۆر زۆر کوردانەیە لەگەڵ بەڕێز باران بۆسکان نووسەر و توێژەر قسە دەکەین بەڕێز باران بەیانیت باش زۆر زۆر بەخێر بێ خۆشحاڵین بیرۆکەی وە زۆر جوانە بۆچی خەریکن ئەم کارە دەکەن لە پێناوچیە چۆن بیرۆکەکەتان بۆ هات بەیانی باش ji bo Kurdistan TV bîneranê Kurdistan TV hemî Kurdistan 24 Kurdistan 24 hemî bîneran û hemî gelên Kurdistan re roj baş ئێمە berî salê 2012 biraderî me Rifat Şefalî li Swîsre kar dikir ba digitalkirinê arşîvî dewlet ewana gelek nûsînê kon arşîv dikirin digital dikirin pêşniyar hanî bo me em bo çi ê Kurdî nekin ji aliyê din tevger û rêxistin û rewşenbîrên Kurd dema dest bi kar dikin ji bo mêjû destê her kesî da tiştine agadarî tune her yekê ji xwe dest pê dike ya ji nêzîkê xwe dest pê dike ev ji bo siyasetmedara jî wiha ye ji bo rewşenbîr û nivîskara jî wiha ye ji bo akademisyena jî wiha ye me biryar send ew çend wek siyasî me biryar send me got em dest pêkin vê karî bikin bêguman her rêxistinekî Kurd her komeleyekî Kurd her rewşenbîrekî Kurd qasê ku jê tê tiştên weşanên Kurdî li cem xwe tomar dike digîjîne hevûdû کەواتە مامۆستا ئەو ڕۆژنامە و گۆڤار و نووسینانەی کە کۆ ئەکرێتەوە لە ماڵپەڕەکە تەواوی ئەو ڕۆژنامە و گۆڤارانە کە تایبەتە بە باکووری کوردستانەوە یاخود هەموو کوردستانی گەورە ئێمە ئارمانجی مەش بۆ هەموو کوردستانە بەس بێگومان ونزانن کوردستانی باکوور تەنێ ئەم تیپێ لاتینی dikarin bixebitînin herçend ez tîpê erebî jî dizanim bixwînim binivîsim lê zehmet e yani bi giranî ew dikim em neşên tîpên erebî tomar bikin yani ji me nayê îmkanê me ew derfetê me tune ji ber wê ew tîpên latînî û kovar û rojnameyên ku Kurdal derva derxistine İngilîzî be, Fransî be, Almanî be, Swêdî be, Rûsî be her zimanekî cuda jî dikeve destê me em digital dikin ji bo çi em neşên erebî û tîpê ew ê bikin bibûre wergeranî bokan tercüme bo ekan ya wekû xwe em tiştek lê zêde nakin her weşanek gava em datînin ser tenê yekûyek weşan li ku derketiye navarokî ser çi ye zimanê wê çi ye ya bi zimanekî ya du ziman e sê ziman e zimanê wê çi ye çend rûpele em wan înformasyona li ku derê derketiye wan înformasyona didin hevûto Kurd datînin ser weşanê bi xwe û wêneyekî wê derdixin wêneyekî wê derdixin datînin ser tora internetê û ew ê jî digital dikin PDF a wî datînin ber
هر کوردکی لکود دنیای بعد کاره بخوینه داخل لیکولیم بکه بگمان آرمان جامعه جبو کردستان همی پرچه کردستانی همی زارفا تدا جیب بگره تیپی عربی تیپی لاتینی جبو ویجی ما تکلیه ما به حکمت هرمی را و در دور راهی محاول دادن بلکی کاربن پیش روزه بکن هوایی کردستانی جبه کردی ما باکور بتکی دنوسینی. ما مستا تاوکو است چند پرتوک و روزنامه با جماره لاتان هست چند تا جماره کی اکید تو نشبه که هر روز دگوره هر روز هم لذت دادن و هنر کی پرچه دهانه در ناکم پیش دورا 10,000 وشان هست تدا يعني پرچین کو تدا بجی کرده افانا يعني كردستان روزنامه كردستان وزانن 1898 درکتیه و او روزنامه كردستان تفیوی و جیوردا چند وشان درکتنه نافاره که وان کی درخستیه چیه ام لیمزه ناکن وک بیبلیوتکی کردی داتین وی داره مام صباران زور گرنگه جگلا ڕۆژنامەکان لە گۆڤارەکان دەستنووسە کوردیەکانیش بە ئەرشیف بکرێن چکە وەک دەزانن ئەوانی کە شارەزاییان هەیە لە دەستنووسە کوردیەکان زۆر جار بە دەستی ئەنقەز ناوی نووسەر سڕاوەتەوە کە ئەرشیف بکرێتی تر سڕینەوە نامێنێت لەوێ ئەپارێزرێت چۆن کارتان کردووە کارتان بۆ دەستنووسەکان کردووە یان بەس ڕۆژنامە و گۆڤارەکانە وە پێوەرتان چییە بۆ ئێمە بەشێک ڕۆژنامەیەن بەشێک کۆڤارن بەشێک بەلگە ئەم بێژن بەلگەنە یعنی نامەیەکی کورد نووسیە جیەکی را یا ji بۆ کورد هاتیە نووسین برۆشۆرن بەشێکیشی وارێ ڕێخستنیە ئەو زێدە ئاکتیف ننە ئەم دخوازن لێ زێدەکەن دەسێ مەدە ماتریالی مە هەنە ئەون پارتی و ڕێخستنین کوردستانê çi wextî hatine damezrandin biryarê wan ê kongra bername wana em wan jî lê zêde dikin tiştekê masî vîdeo û tiştê wa tê tune ew tê tune çi belge hebe ji aliyê kêva çawa hatibe ew kirine em dinûsînin tiştê ku me dîgîtal kirine jî li komeleyê koçkak li Hollanda me cîgayê me heye cîga dane me em li wê derê heltînin بس بهواكي نزل بروفيسيونالا وخبطة مجزة بروفيسيونال نية ها ام ديجيتال كان مال خوب كان خوب باش خبطن كتاب روزنامه و گواری کوردی لمێژووی کووردا زۆر زۆرە ئێوە هەمویان دەتانەوێ ئەرشیف بکەن یان پێوەرتان هەیە بۆەوەی کە کامە باشە کامە گونجاوە کامە گرنگە بۆ مێژوو بمێنێ ئەمانەتان ئەرشیف کردووە وێنەیەکی دادگەهێ هەیە چاپ گرتی میزان دەسەویدایە ئەم نەڤەرۆکا وێ مێزە ناکن یعنی ئەم مێزە دکەم بێگومانم چییە چنە بەس بۆ me negiringe navarok yek dijê me ye baş e yek tiştek xirab dinûsîne ji ber ku rewşenbîrek nûserek ya jî partiyek li hember xwe jî ew ke lazime zanibe çi ye ew lazime bibijêre ne em bêguman pirtûkana problem heye di kitaba da problem heye kitap mulk e zarokê wî jî dikare li gelek dewleta zarokê wî jî dikare heq bixwaze maf bixwaze mafê weşanê destê her kesî de tune ji bo wê bi hezara belkî pirtûk destê me de hene dîgîtal kirî me wek kopyekî wan da pirtûkxana Swêdê daxwaz kirin me da wan ew heltînin heltînê problem tune weşandinê problem e ji bo wê ê ku îcazet tune be em naweşînin em îcazê maf hebe em diweşînin yan em naweşînin زۆر باشە مامۆستا با بڵین لە کۆکردنەوەی ئەو گۆڤار و پەرتوکانەی کە هەن کامیان مێژوەکەی کۆنترینە ینی ئەسکی کامیان ئەسکی ترینە کۆنکۆنە و تاریخەکەی بۆکەی ئەگەڕێتەوە تێنەگەیشتم کامیان کۆنترینە مێژوەکەی کۆنترینە لەو نووسینانە هەنگی ئەکسێ کەڤنە
برتوکێن زێدە کەڤن تونن جەمە مێژۆکەی بۆ کەیە گەڕێتەوە ئاخر سەدەی ڕابردوو ساڵی هەشتەکانی تێدایە پرانێ یعنی ئێکۆ جەمە هەنە يعني 1950 وان شغا دركتنا يكون الجمع زادتنا يكون جبركو يكون وشان كردي چیه بكوفر روزنامه دست بکرن مثلا گلکس وانا وقت جیلد درخستن وقت محمد امین بازرگان وان لیکولینن اوه وقت کتاب درخستن ایوان کوفر روزنامه اوه ما وها وشاندیه ما دست خونه ده نگوهراندیه وقت جیلد مدانیه ویداره مثال کردستان روزنامه کردستان وقت پرتوگه دب اوكا كرد جلتي يك جلتي دو ما وها دانيا سر ما نافاروكا يفنا كريا وكذا الكتاب ما قلت يا ام نشن بواشينن جبو وجه ام زيدا لنا قريا انا برتغانا ها نعم من ما بستم لا ببورا بيما او برسياركا والله ما كاين ورنك ما بستم لا تاريخي اويا تاريخي كنت نيت كنتن ده حزار يعني حزار نسدو بينجي وشيستوان يكدو هانا ترى وكنتن او تازه باش ما مستا وينا زور جرينجا بو روزنامه بو غوفار و يعني بو ارشيف بو ميجو بمينتوا يعني دەبێتە بەڵگەیەکی زۆر زیندوو بەردەوام ئێوە تەنگ گرنگیتان بە فۆتۆ داوە جگە لە دەستنووس لە گۆڤار و ڕۆژنامە و کتێب فۆتۆشتان ئەرشیف کردووە هەنا کوێنە دەستێمەدا هەنا کێ من ما ئەرشیف نەکردووە وێنە و فلیم دەستێمەدا وکردن یعنی ئەرشیفکردێت تونە وێنەی کۆن هەنەکی جەممە بەسمە بەش بۆوان ڤەنەقەتاندیە هێنا باش مامۆستا ئێوە هیچ گۆڤار و ڕۆژنامەیەک هەیە کە لە دیاسپۆرا چاپ کرابێت لە وەشانخانەیەکی ئەوێ بوو بێت ئێستا ئێوە ینی باڵین نمونەیەکی مابێت و ئێوە ئەرشیفتان کرد بێ هەتانە مثلا بیر نەبوون لە ئەوروپا دەردکەوە بەربانگ لە ئەوروپا دەردکەوە یانێ ئەو وەشانێک و ئەمدن هەبوو دوو جێک و لێ دەرکەتیە نەگرینکە ئەم چۆن دنووسینن ئەv کۆڤار یا ئەv ڕۆژنامە لە فلان وڵاتی دەرکەتیە بە ئەف زمانی دەرکەتیە یا دوو زمانە دەرکەتیە ji bo çiye siyasiye, rewşenbîriye, civakîye, ê zarokaya, çi civakê xîtabê çitke em dinûsînin, serdahtînin. Yani ne ê ku Kurdistanê hene li Azerbaycan derketine, Rusya derketine, li Swêdê derketine, li Almanya derketiye, Belçika derketiye, ya İngiltere derketiye, Fransa yani li ku derketine derkirinke. Mamosta çîtan kirdo bu edebiyatî mindalan بۆ گۆڤاری منداڵان ئەمانیشتان ئەرشیف کردووە بۆ زارۆکیان بۆ زارۆکان بەێ مەسەلا کولیل دۆڕە پێنجی هەژماریە ژ بۆ منداڵانە gelek جوان کۆڤار و ئەوکە ئێ منداڵان ژیانە ئێ منداڵان هەیە پیرەکە هەیە ژنان هەیە گەل ئەدەبی هەیە سیاسی هەیە هەر وارێ ژیانێ هەنە تێدا زۆر باشە مامۆستا باران ئێوە خۆتان ئەگەڕێن بە دوای ئەو گۆڤار و ڕۆژنامانە یان خەڵکانێک هەیە پەیوەندیتان پێوکە نەزانن ئێوە ئەو ئەرکەتان خستۆتە سەر ئەستۆی خۆتان ڵێ ئەم جۆرەمان هەیە ئێوە ئەرشیفی بکەن دەستپێکێ من خواست وەکەم بوو پێشی مە دەست پێ کرد لە کۆمەلای مە و ڕێخستنی ئێمە هەواڵێن ئێمە چت وەشان جەموان هەیە مەوان دیگیتال کرد پشتیوی ئەم دپرسن جەم هەواڵێک کۆمەلەیەک ڕێخستنێکی چه هەبە ئەم ژوان داخواز دکن ئەم دچن جەموان مخابن کورد جەم خۆ نابێژن وەرە ینی ئەم بشێنن بۆەوە گەلە کەس بێژە وەرە جەمە ئەرشیفان مەمێزەکە مەتەڤلی هەبژی کردە وەرە بنێر ئەم دچن جارنا لێت نێرن و بۆ ڕۆژێک دەمێنن و لێت گەرن تشتێک تێتنە بۆ مە تشتێک تێتنە نەکو ئەوتنە ئێژا لەکو ئەم ببیسن و بێگومان بە ئیمکانێن خۆ دەرفەتێن خۆ ئەم خۆ بەخش دەخەبتن تشجیە کیژی ئەم ئالیکاری مالیکاری ناسینن جێک و ئەم کاربن بگیژن لە کو دەرێت بەبرا بە ئەم دگیژن ئەگەر بدەسێ مەکەم بدنمە ئەم تینن دیجیتال دکن مامۆستا ئێستا یاژمەرا بێشاندن باشە کابرایەکی توێژەر قوتابیەک کەسێک بیەوێ سرج بکە لەکوێ دەیدۆزێتەوە ئەرشیفە ماڵپەڕێوە چییە؟ مالپەرێمە ئارشیڤا کورد ئۆرگ
arşiva kurd org her kesekil kudare dikare bixwîne dikare daxe dikare printer bike çawa bixwaze bê pereye her kes dikare daxe bixwîne li kudarê dibe birabibe arşiva kurd org هەر کارێک بەشی خۆی سەختی هەیە قورسی هەیە ئێوە لە کارەکەتان چ ئاستەنگێک هاتە بەردەمتان بۆ دیجیتالکردنی ئەو گۆڤار و ڕۆژنامانە چ ئاستەنگیەک هەبوو لە ماوەی ئەم 12 ساڵە و زەحمەتیە ئاستەنگیا هەری مەزن تەکنیکە yani êkuşmera malperê çêdikin ya tiştekî em dixwazin lê zêdekin nas û dostekî digerin xwebex bir teknîkî alîkariya me bike yani malperê çêke tişt lê zêdeke kêm bike ew zehmetiye yek ji ber ku xwebex e rica ciwan dikin û tîka dikin karê rojek salek daşo ew zehmetiye zehmetî duem em gorê derfetê xwe imkanê xwe dikarin mesela ciyekî tiştekî hebe imkanê me hebe em diçin tînin du ji bo digîtalkirinê cihaz dibe bername me ne orjinalin ji ber ku mesela pdf gelek bername wan gerek mehane abone bî yani duan wara da zehmetî heye her niha jî heye pêşa rojê da jî wê hebe civandina weşana da zehmetî ew e kes ji xwe ber alîkarî nake gerek te herê li dû bigerî tu bipirsî yani kesekî kurd hînbûniyekî tu nebêje wala arşîvê ev tişta tê tune li cem min heye ez jê re bişênim ya xeber bidim ew kurda da tune ew kurda da tune baran boskan û ser û توێژەر زۆر سپاس بۆ تۆم بەیانی لەگەڵمان بووی هیوای بەردەوامی سەرکەوتنتان بۆ دەخوازم کارەکەتان کارێکی زۆر گرنگی مێژووی ئەدەبیاتی کوردیە هیوادارم با بڵێن نووسینی کوردی پیتی عەرەبیش شوێنی ببێتەوە لەلاتان gelek spasin ji bo Kurdistan 24 ji bo vê derfetê em hêvîdarin em karibin ji ber ku lêre Kurdistan navendî Kurdistan hemî perçaye ji hemî beşê Kurdistanê lêre însanê rewşenbîr û siyasetmedar û ew ê lêre ne em karibin li vir weşangehekî çêkin yani arşîv ji bo hemî Kurdistanê çi tiştê ku Erebî be Farsî be Tirkî be û zimanê dinê be û ê ku Kurda li her çar perçê Kurdistanê derxistin em karibin bicivînin hêvî û armanca me ev e dîka me ji dewleta me ji berpirsiyarên me û ê ku van karana dikin em alîkarê hev bin tiştekî werçêkin دووبارە سپاس دەکەین دووبارە بەخێر هات spas baş